زەنگێکی تەلەفۆن لەلایەن ژمارەیەکی نەناسراوەوە پەردەی لەسەر چیرۆک و کارەساتێکی دیکەی ماڵوێرانکەری هاوڵاتیان و بەتایبەت گەنجانی ئەم هەرێمە هەڵماڵی. هەواڵێک کە بۆ ماوەیەک زەرەر و زیانی هاوڵاتیانی هەرێمی بەهۆی مامەڵەکردن بە زێڕوزی و لەبیر برمەوە. کارەساتی ناو ئەم چیرۆکە ئەگەر لە بازاڕی زێڕوزیوەکە زیاتر نەبێت کەمتر نییە. گەنجێک دەڵێ قمارکردن بە ئەنجامی یاریە نێودەوڵەتیەکانی تۆپی پێ لە ڕێگەی ماڵپەڕ و هەندێک شوێنی دیاریکراوی ناو شاری سلێمانیەوە سەری هەڵداوە و دەیان گەنج تێوەگلاون. خۆشی یەکێکە لە قوربانیەکان $5,000 زیانی کردووە. ئەم گەنجە تەمەنی 35 ساڵ و دەڵێ بە ئۆنلاین چوومەتە نێو ئەم قمارە کە بە یاری ناسراوە. سەرەتا تەنیا گرەومان لەسەر یاری تۆپی پێ کردووە کە ئەگەر $100 خەواند بێت لە ئەگەری برنەوە $20 دەست دەکەوت. بەڵام لە ئەگەری پێچەوانەدا هەر $100 دەڕۆیشت. بەڵام وەک ئەم قوربانیە دەڵێت ئێستا گرە و لەسەر ژمارەی کارتە سوورەکان و زەردەکان و ژمارەی لێدانی سوچ و هەڵدانی لاو چەندین جۆری دیکەش دەکرێت کە لەمەیاندا ڕێژەی دۆڕان لە سەدا. بەنمونە تۆ سەرەتاکە دەست پێگەی بەشێکی موچەی ماغانەکە داری ئۆتۆماتیکی چیتە ناو یاریەکە پارەیە بیت و پارەیە دۆڕێنی پارەیە بیت و پارەیە دۆڕێنی واد لێ دێت هەوڵی ئەڵی کاکە منە وەکو بزنسێ وەکو ئیشێگەیکەم بۆ منم ئیشە نەکەم بۆ خۆم نەمانووە بم لێزانم شارەزایمەیەتە ییت پارەیەکی زیاتری بۆ تەرخانەکەی لە مەعاش و ماڵ و مناڵ و لە هەموو شتێکی خۆتی ئەگریتەوە شتی خۆتی بۆ فرۆشی هی خەیتە ناو پرۆژەکەوانێ ئەخەیتە ناو ئیشەکەوانێ ئۆتۆماتیکی لەگەڵ یاڕ ڕۆژێ دۆڕێ ڕۆژێ بیتەوە ڕۆژێ دۆڕێ ڕۆژێ بیتوانێت یەک گرەوەکە فراوانترەکەی ڕۆژ بە ڕۆژ تۆ تەماع زیاترە و گرێ زۆر مشکیلی ئەگەر بە تاقی تەنیا بیکەی من هاوڕێی باشم هەبووە ئاگای لێم بۆ کەمیشەم کردووە پێم وتووە زۆر ئامۆژگاری کردم لەوەی کەمێکم تقریبا نزیکی لەوە چێ بڵێن $5,000 تیان دۆڕانە بێت لە خیلالی 3 ساڵە بەڵام ئەگەر ئەو هاوڕێم نەبووە ئەم $5,000 ڕەنگە سارەکەشمی لەسەر بووە کە بایی $2 ڕنگ و بگاتە سەرەوەی ژیانم بە تەواوەتی تێکچێت. سەردانی یەکێک لە گرەوخانەکانی شاری سلێمانیم کردووە کە بە یاری ناسراوە بەڵام لەسەر زاری یەکێک لە گەنجەکانەوە گوێبیستی چیرۆکی هاوڕێیەکی دەبین کە بە مایە پوچ بوون کۆتایی بە یاریەکەی هێناوە و زیاتر لە $80 دۆڕاندووە. برادرم هەیە سیارەی خۆی و ماڵی باوکی و خانی خۆی و ماڵی باوکی تەنانەت پارەی ماڵی خزورانیشی هەمووی هێناوە وتێتی ئیشێکی بزەخمەیە پارەم بنێ مانگانە ئەو لە پارەتان بۆ گەڕێنەوە ئیشە زەخمەکەشەوە بە چووە پارەی خزت ماڕۆی زانی و بەردامی باتەوە هەمووی تێناوە ئەستا تقریبا نزیکی 70-80 دەفتەری تێناوە. ئەو قمارەی کە بە ناوی یاریەوە ئەنجام دەدرێت لەلایەن بەرپرسی لیژنەی فتوای سلێمانیەوە بە حرام لە قەڵم دراوە و بەپێی ئاینی ئیسلام ئەنجامدانی ڕێگە پێ نەدراوە. جگەر لە قومارێک و جگەر لە دزیەک لە گیرفانی خەڵک بە معنایەکی تر بە شتێکی تازە بەڕاستی هیچ تر نیوە لە شریعەتی ئیسلامی قەتعاً حرامە و ڕێگەشی پێ نادرێت و بێ بەڕاستی دەوڵەتیش بە هەمان شێوە حکومەت ڕێگە بگرێت لەمانە. پەیوەندیم بە سەرچاوەیەکی باڵاوە لە هێزە ئەمنیەکانی سلێمانی کرد لە وەڵامدا وتیان هەر کاتێک سکاڵای یاسایی هەبێت ئەو کات ئێمە بە دوای گرفتەکەدا دەچین خۆ ئەگەر شوێنێکیش هەبێت قماری لێ بکرێت ئەوە لیژنەکانی قایم قامێر بە دووادا چوون دەکەن و ڕێگە بە پرسی وە نادرێت. وشیار محەممەد کەناڵی ئەسمانی پەیام سلێمانی